دوای ئەوەی وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەندراویشی بڵاو کردو دەربارەی شەپۆلی داهاتووی ناردنی حاجیان و پرۆسەی دەستپێکردنی حەجی حاجیانی هەرێمی کوردستان هەڵبەت هۆکاری سەرەکی یاخود بڵێن ئامرازی سەرەکی گەشتی حاجیان ئاشکراکرا کە تێیدا کۆباس بۆ مەبەستە پەیوەندی کردو بە عەباس خدر بەڕێوەبەری ئەوقافی شاری سلێمانی و ئاماژەی بۆ داوە لە پرسیاری ئەوەی کە ئایا بە چ میکانیزمێک بە چ ڕێگایەک حاجیانی هەرێمی کوردستان گەشتی حاج بۆ وڵاتی سعودیە ئەنجام دەدەن هەڵبەت لە وەڵامی پرسیارەکەی کۆباسە بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی ئاماژەی بۆ داوە کە بڕیار بووە لە چەند مانگی ڕابردوودا میکانیزمی ئامادەکاریەکان بە جۆرێک بکە بە شێوازی فڕۆکەواتە بە گەشتی ئاسمانی گەشتەکان بکرێت بۆ وڵاتی سعودیە بە مەبەستی بەجێگاندنی فەریزەی حەجی ئەم ساڵی 2026 بەڵام دوای ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا بەتایبەت لە چەند مانگی ڕابردوودا گرژی و ئاڵۆزی لە نێوان هەردوو وڵاتی ئەمریکا و ئێران دروست بوو لەسەر کۆمەڵک بابەتی تایبەت ئەمە وای کرد کە تا ڕادێکی زۆر جوڵەی گەشتی ئاسمانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گرنگ و بەرچاو پەک بخات و بە تایبەتیشێکی لە وڵاتانی کە پریشکی ئەم گرژیانی بەرکەوت و وای کرد کە گەشتە ئاسمانەکانی ڕابگرێت بە مەبەستی ئامادەکاری و بە مەبەستیەوەی کە مەترسی بۆ سەرجانی حاجیان و هاوڵاتیان دروست نەبێ عێراق بوو و هەرێمی کوردستانیش تا ڕادێکی زۆر و هەر بۆیە پرۆسەی ئەنجامدانی حەجیش کۆتۆتە نێو ئەو چوارچێوەیەوە و بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی ئاماژەی بۆ داوە کە لە ماوەکانی داهاتوو بەتایبەت لە چەند هەفتەی داهاتوو ئامادەکاریێکی تەواوەتی کرێ بۆی کە بە گەشتی وشکانی واتە لە ڕێگەی گەشتی وشکانیەوە ئامادەکاری کرێ بۆی کە ژمارەی بەرچاو لە حاجیان سەردانی وڵاتی سعودیە بکەن هەڵبەت ئەمە ئاشکراشە بە پێی و میکانیزمەیەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی یاخود بڵێن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە هەرێمی کوردستان ئامادە دەکرێت و جێبەجێ دەکرێت بۆیە و پرسیاری ئەوەشمان لێ کرد کە ئایا ژماری حاجیان چەندە بوون بەتایبەت لە شاری سلێمانی ئاماژەی بۆ داوەکە نزیکەی یاخود بڵێن 1200 حاجی بەرەوژوور لە شاری سلێمانی خۆیان ناونووس کردو و ناویشان هاتووەتەوە یعنی ئامادەن بۆ پرۆسەکەەوە کۆی گشتی لە هەرێمی کوردستانیش پێشبینی دەکات کە نزیکەی 5000 حاجی بەتەمای جێبەجێکردنی پرۆسەی فەریزەی حاجی ئەمە لە کاتێکدا کە ساڵانە هەمیشە لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانیشدا ژمارەی بەرچاو لە هاوڵاتیان خۆیان ناونووس دەکەن بۆی کە فەریزەی حەج جێبەجێ بکەن بۆیە بەڵام فەریزەی حەجی ئەم ساڵ جیاوازیەکی تایبەتی هەبوو و ئەوش ئەوە بکە کەوتە بار کاریگەریەکانی ئەم گرژەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوونی هەیە بۆیە پێشبینی دەکرێت کە تەواوی پرۆسەکە بە ڕێگەی وشکانی بکرێەوە هەرواشە چونکە بەپێی ئەو ڕێنمایانی کە وەزارەتی ئەوقاف ئاماژەی پێداوە گەشتی ئاسمانی بە هیچ جۆرە ناکرێت لەبەر باری ئەمنی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە بەڵام لە ڕێگەی وشکانیەوە پرۆسەکە بە تەواوەتی ئەنجام دەدرێت ئەمە لە کاتێکدایە کە بەشێکی زۆری هاوڵاتیان خەمی ئەوەیان یاخود بڵێن لە پرسیاری ئەوەدان کە میکانیزم و ڕێگەی سەرێکشی ئەنجامدانی فەریزەی حەج چۆن دەبێت بە تایبەت بۆ حەجی ئەم ساڵ.